هاتنا خطك يا جماعة، هاتن باوكم بخير بين سر شاواني يا رام أحمد يا أخوة، بخير بين سر شاوم هاتن وقولاني فولكلوري بيولن بين خطك بين كاك بينو بين جوينيانا بينو كاكا أولا كاتي لايف ها بعد أن كدن نشدوي ها وصعك ده دواي تلفون يبوه كمارا والله يشكل لك تو أحسن موبايل كم بيه وخلك شاي ليبا ها شون أقابلني مرة بخسري مرة كان منهم خام النبي ما قربان بمده ده عزيزك ابن شو خوش سأشوف لكم خوا وكيل أي طبعا خوا وشي من لهمولا يكون رامك يشن كنا كاكا زلامي تلفون بوكا برزار على كاكا رام كاكا جيان أوا من هاتشند تو دجي بارتي و دجي بنا مالي بازاني بلا من كانديدي بارتي باشكم بخلق بلاي دنگم بيبان اوكي دي باشا اميك دوهم قوم قيلة هي على باشكم بخلق بلايت اوكي برادراني نوي هنا بريقل مجموعي كيان هن على كاكا رام كاكا تو باشكم او خلق باشا انا مان هي ريكلاميان بوب كيتو بو ويدن بين بياني دنيان بني اي باشا برادر يعني يشيتيش مجموعه كان كاكا والله اخوان ناقر اخو خلقي باشيشن كاكا رام او باشكم ريكلامي كان بو كي بو برادراني يعني مكاف باشكم ان شاء الله اواني اسبانيا دلشن وبسنا برلمانو كاكا جيان اوي حسك اويش هي نازانم اوي هاو بيمانيه نازانم شي يك دواني شان بيان وتوم بهمان شكل اخي كاكا والله اوان نابي بقران يعني خو ما ناكلي يعني تو شلون بتو لي يك كاتدابني شي ريكلام بو امهم مشتبيه شواني يكترفكي ناكلي يعني ناكلي براسي خوش يشتن يعني همو امانه دش بيكن ناكلي تو ريكلام بو هرهم يانكي والله ازانم خلشي باشا انت يا خلشي محترم انت لهرهم يانا او الراس كاكا خو حقيقه بلان براسي بو من ناكلي من دابنيشم ناوي يك برم فلاني كوري فلان سلبه همان ليس فلاني او سلبه همان براسي ناكلي عزيزه قرصه يعني لواقع قرصه برزان بيتان ناخوش نبيت براسي كان روف حيامان شو بداخل براسي حيامان شو بهمو بيانو بهمو ما نايك فيديوك بلا بوتا وزور خطرناكا كنا كاكا وياما اللي تشوين برا او خلقا همي خريشي سيكس ورابواردن و ازانم بو ام قندو بو او بربا نايشيا فيلا بو او شقة و آرام محمج ليلا داني شو هل خويو بروخي بارتي و بروخي شيتيو بروخي نازانم حسكو بروخي نازانم فاتر رماشو كاكا وخلقا او شيا روف تبو كنت اوداو كاكا جان او شيا اي هاوار باشا كاكا يسا امشو فيديو بلاو بوتو كاكا جان حشر شلون شتيو ابي كاك اي هاور لا والله بداخل او حسباني اما او دكتور كاظميش باسكين يسا او دكتور كاظميش باسكين ام حسباني اما هم خريشي بارو جهازاني خوشه كده شيء عزيزاني ارام احمد زورنا خوش انسان خوي باخلاق به ورب ما مصايا اخلاق زوز يعني من شندين خلق ناسم هي نوسرها هي شاعره بخوات شو باش كتبي هي با والله بناي خويا بروسلا بركي كان سيدي كانوا جناني جوان سيدي او كانوا زوريك شو جنان حسك اخ وزقا ما يسمير دي ام بويا ام الشاعري الناس كو ام دبابولي وانا بابتانا والله اكونتي تريشي هي بناي ترو شورو شيري جرتيات شورو جمم عدميه باوكرو انساني كردي زوزو دوروا زور دبل مرالة إنساني كردي لإنساني كردي دروزن ترم لدنيا نبينو براسي بروات نبي يعني مالتان آوابي هر أمانة دروزنا أمانة دوروا أنا بروجنا بيرش نيك بيني وبناماري مايكي إن أرتيه ما تشكاو ما نيا كسي سير كم لم بانغشيا عراق صوصية كتي بيو أبو خوي دزبا أبو يشتي يعني أمان نمونة زانا كمان وايا فيلسوف مان وايا دكتور مان وايا شاعر نسل مان وايا هم يدوروا لراسيا إيش حاشا حاسيش ناكم بقرآن باشا نانشاني فيديو كنا يلم كاكا زور خطرناك او فيديو كاكا جان او فيديو كاكا زلامي كاكا خلق باتا او جورو علاقات واديك او تشلواديك براسي خطر كاكا تخوا من رامك جنا موضوع عنه عزني على محمد باشا كاكا
ئەمە حاڵ و گوسرانەکانی ئێمەیە خۆشەویستانی من بەڕاستی بەداخەوە بۆ ئەو کۆمەڵگایی ئێمە کاکە ئەوەی کە ئەمەوێ باسی بکەم ئەوەیە کە سەرۆکی چاڤیلاند لە مەسەلەی ئەم پێشمەرگەسەر دەنگی هێناوە چۆن شوە بە دەنگ بێنێ دوو دەنگیش بێنێ قسەی سەرەکەم بڕە دوو دەنگ کورە عەزیزان خۆشەویستان خۆ بەخوا قەسەم ئەها ئەڵێ لە حوشتریان پرسی نازانم کۆڵەکە و چلمەنە نازانم نێرەیە مێتێ کۆڵی خۆم بە کۆڵی خۆمەشتی کیانە بابەتانە هەیە خۆ بەخوا پارتی 100 کورسیەکە بێنێ و یەکێتی 100 کورسیەکە بێنێ و بەخوا سەرۆکی چاڤیلاند 100 کورسیەکە بێنێت کە ئەو کاتە ناوی هین بوو بەڕاستی ناوی هەیسەم بوو کاک هەیسەم ئەو سەردەمانە کە فلیمی ڕوتیا بکرێ لە سلێمانی هەر بە هەیسەم ئەمان ناسی بەڕاستی ئێمە ئێستا ناوەکە گۆڕە بە شتێکی تر و ئالم بابەتانم تێگەی برای شیرینم بۆی ئەم شەباتە لەسەر کاک هەیسەمە سەرۆکی هین سەرۆکی ئەمەی چاڤیلاند و ئالم بابەتانە ئازانی ئارام ئەحمەد یعنی منطقی تیانە ئەگەر ئەویش بەخوا 100 کورسی بێنێ ئەگەر بەرەی گەڵ 100 کورسی بێنێ نازانم هەمویان بڕواتانە بێ ئارام ئەحمەد هەروکو خۆیەتی هیچ لە مۆزوعەکەی من ناگۆڕێت هیچ بەیانی هەڵاسم ئەڕۆم بۆ کرێکارێکی خۆم ئێوارەیەمەوە تەواو هیچ لە مەسەلەی من ناگۆڕێ کاکەجیان نەمنە بم بە ئەندام پەرلەمان نە ئیسفادەی مادیەکەم نە فڵان و فیسارەکەم هیچ لە حەقیقەتە بڕواتانە بێ دوجار تەنها زەحمەت و ماندووبوون و قوربەسەرەکە بۆی مامێنێتەوە هیچ ئیسفادەیە ناکەین لە هەر یەکێک لەم ئەحزابانە خەڵک بڕوا ببێ بە ئەندام پەرلەمان ئەچێ پارە بۆ خۆی پێیاکات و تەواو خۆ کاکە خۆ دینارێکی نایە ئێمە بەخوا قەسەم مجموعەیەکیان هەبوون لەو هینەیە لەو گردی زەرگەتەیە بە نمونە یەکێکی وەکو ئەوە ناوی ئەبەم بۆی وەکو ئارامی شەم حەمە بە نمونە وەکو زۆری تر قەسەم بەخوا تەلەفۆنیان بۆ ئەکردم کاکە کۆنەیەکێتیەکان ئەمەیەکەن و ئەوەیەکەن شەڕی دنیام لەسەرکردن شەڕی دنیا بوون بە ئەندام پەرلەمان بوون بە وەزیر و گزیر بۆ جێگەی سەرۆک پەرلەمان هەر 4-5 ساڵیش هەر مەرحەبای ئارام ئەحمەدیش ناکەن بۆ چونکە پارەی خۆیان دەستکەوت بوون بە خاوەنی دۆلاری خۆیان بەڕاستی کاتێک گیرفانی خۆیان پڕکرد ئیتر ئارام ئەحمەدیش بۆ چێ مەرحەبای ئارام ئەحمەدکە کاکەجیان نایەوێت لە حەقیقەتە لەبەرەوە هەروایە ئێستا تۆ وەرە بۆ براکەی خۆ بکە بە ئەندام پەرلەمان کە سبەینە ڕۆی گیرفانی خۆی پڕەکات و تەواو چونکە ئێمە وتمان کە ئەمە جێگەی نییە بۆ ئەوە نایە کاکەم بەڵێ کاکە هەیسەم ئەوە ئەحبابە لە حەقیقەتە ئاگامان لێتی کاکەجیان ئەمە ئەوە پاشان بابشینێ سەر تۆزێک مەسەلەی هین تۆزێک مەسەلەی ئەها وەکو گاڵتە جار و ئالم بابەتان لە شوێنەکە خوێندمەوە نازانم درەو بوو بەخوا نازانم کوێ بوو ئەڵێ زۆرترین دەنگ دانا ئامانج نەجدەت نووری مناقەهوەچی هێناویانە ئەم سێکیانە تورکمان و مەسیحین زۆرترین دەنگیان هێناوە یعنی لەم هێزی سەربازیە لە هەرێمی کوردستانە هیچ کوردێ بەقی ئەو سێنە دەنگیان نهێناوە لە میلەتە تێ بکەم کاکە باش ئەم کوردە بۆ ئەو نەحەزی لە جاشایەتیە بەس بام تێ بکەم ئێوە بۆ ئەو خۆتان بچووگەکەنەوە بۆچی باوکم بە ئەڵڵا خوێڕیترین کورد لەو سیانە شەریفترە هەر خوێڕیترین کورد لەو دانا ئامانجە لەو نەجدەدە لەو مناقەهوەچیە بە قورئان دوور لە ڕووی ئێوە بێشەرەفترین کورد کە من دژی بم کە دژی من بێ لەوانە شەریفترە باشە کەچی سێرەکرد لەو هەرێمی کوردستانە زۆرترین دەنگیان هێناوە باشە دانا ئامانج کە کاندیدی بجووتەوەی بابیلۆنە بە سەرۆکاتی ڕێیانکردانی لە بازرگەی سلێمانی زۆرترین دەنگی هێناوە ئازیزان 4000 دەنگی هێناوە 4000 دەنگ ئەمە لەسەر ئەو ڕێیانکردنە زۆر شتەیە یعنی عیبە بۆ ڕێیانکردنی کۆمەڵە شتەکەن بەڕاستی کارەساتە اینجا لە شارباژێڕا کە هەمووی موسڵمانە و هەمووی لە مزگەوتایە زۆرترین دەنگی هێناوە باشە یعنی منطقی تایە تۆ لە شارباژێڕا موسڵمان بیت ئەهلی سوننە بی بڕۆی دەنگ بی بە کابرایەکی شیعە بە نمونە یعنی ئێوە دینەکەیشان هەر لەوەشە دووڕوون بەد بێتە خوارە بەسەرتانە کاکە بەد بێتە خوارە بەسەرتانە هەر لەوەشە ئێوە دووڕوون باوکم وەڵڵا ئەگەر بە کورد بڵێ هەر هەمووی بێدینە ئێعتیادیە ئەگەر بڵێ هەمووی دیندارە ئاساییە یعنی ئەم میلەتە هەموو شتێکە هیچیش نییە ئاخر تۆ کەسێکی موسڵمانی بەس تێم گێنە تۆ سوننەی چۆن دەنگەی بەشیع بەس بە تێم نەجدەت نووری کاندیدی کۆتای تورکمانەکانە لە بازرگەی سلێمانیە زۆرترین دەنگی هێناوە 3000 دەنگی هێناوە ئازانی ئارام ئەحمەد ئەو کابرا تورکمانە باشە من تێناگەم تۆی کورد لە سلێمانی لە جادەی سەهۆڵەکە کێ پێوتوی دەنگ بەی بەکە بە نەجدەت نووری زەحمەت نەبێ کاکە توخوا تۆ میلەتی یا عیلەتی چێ پێوتوی
دانێکی تیژەیە جیمس نازامچێت لە بازگەی دوهۆک ئەوی زۆترین دەنگی هێناوە کابراایکی مەسیحیە ئەویش باشە یعنی ئەم یەکێتی و پارتیە ئیلا ئەبێ خۆیان بچکۆلەکەنەوە لە بەرامبەر تورکمانێکە لە بەرامبەر تورکیەکە لە بەرامبەر فارسیەکە بەڵام بۆ ئارامەحمەکان و بۆ خەڵکی خۆمان هەر هەمی قارەمان و ئازایە باشە کاکە بەڵام بۆ ئەوان ئەوەندە نزم و چروک باشە کاکەجە معقول نییە کاندیدی ڕێیانکردداری لە سلێمانیە ئەو هەموو دەنگە بێنێت لە هەولێرش هەیە هەسەر بۆ کابراکردانیە لە هەولێرشە 674 دەنگی هێناوە ئازیزان هەرکارە ساتە تۆ مسلمان بیت لەبەر حیزب دەنگ بی بە مەسیحیەک باشە جایسە قسەشیان لەگەڵاکە ئەڵێ کاکە ئێمە باوەڕمان بە یەکەوە ژیان هەیە کاگارام گیان فەرقی تورکمان و عەرەب و کورد و ئەوە نییە مەسیحی و ئەمانە هەمووی فەرقی نییە هەمووشی درویە خۆشەویستە باشە وەڵڵی باوکم کورد بەڕاستی ئینۆکرایەتی اینجا ئازیزانی ئالام ئەحمەد دەنگدان بە هەیسەم سەرۆکی چاڤیلاند بەڕاستی کارەسات من لێرەوە با ڕەخنەیە لە یەشێتی بگرم ئەم یەشێتی نیشتیمانیە بە درێژایی ئەم ماوەیە یەک ئیشی لەسەر هەیسەمی چاڤیلاند نەکرد باشە یەک ئیشی لەسەر هەیسەم نەکردووە کە سەرۆکی گروپی ئینە چاڤیلاندە تەنها لەسەر لاهور و بەرەی گەل یعنی هەموو شتێک بۆیە لەم شەوانە ئەو قسانم کرد خۆشەویستانەوە کاردانەوە بوو بەرامبەر بۆ سیاسی یەکێتی بەڕاستی یعنی هات هەموو پارەی هەموو حرەکەت خستە سەر دژایەتیکردنی لاهور و شێخ و بەرەی گەل بەڵام هیچی لە بەرامبەر هینا نەکرد یەک هەنگاوی نەنا لە بەرامبەر هەیسەم و ئەوە چاڤیلاندا هەنگاوی نەنا بۆ مۆزوع بەڕاستی بین لەوە ناکاتەوە کە ئەمە سبەینە دەنگی هێنا ئەکەی لەگەڵ پارتیا ئیتیفاق کا بە نمونە دەنگیژە هێنێ بۆ شارەزاییتە خەڵکی کورد خۆ ئەوە تا من پێتان دەنگی مێنە بەڵام ڕەنگە هەر دەنگ بێنن من چەنە هێنە نازانم بەڕاستی بەڵام دەنگە هێنێت باشە دەنگیش بێنێ جەماعەتی چاڤیلاند ئەگەر دەنگ بێنن دوور نییە چونکە بەڵگەکەم لەلایە کە لەگەڵ پارتیا ڕێکەوتنی شێربەژێریان هەیە دکتۆر کازمیش لەسەر ئەوە ژار خواردو کراوە کە ئەویش ینی ئاگاداری ڕێکەوتنەکەی بین بۆ لەگەڵ پارتی لەگە بنەماڵی بارزانیە من ئەم قسانەی کە یەکەم تازە نییە یەکەم کەسم 2016 مانگی 11 من ئەم قسەی نووسیوە ها ئەمە نییە بە ئێستا نووسیبێتم لە مانگی 11 2016 من ئەم قسانم کردووە لەسەر مەسەلەی هەیسەمی چاڤیلاند باشە دکتۆر کازمیش باسیەکە کە چی بەرامبەر کراوە لەبەرەوەی کە ئەو ئیتیفاقی بینیوە لەگەڵ پارتیا هەیەە کە دەقیقا باشە یەکێتی نیشتیمانی ئەگەر بەیانی بە نمونە ئایا چاڤیلاند لەگەڵ تۆ ئیتیفاقەکە بۆ دامەزراندنی حکوومەتێ بەبێ پارتی بۆی پارتی ئاوتکەن ئایا ئەیکە یا لەگەڵ پارتیایکە چونکە ئەم جارە ئەچنە ناو حکوومەتەوە ئەوانیش هەروە نامێنەوە بەڕاستی هەروە نامێنەوە ئەچنە ناو حکوومەت بۆیە ئەگەر ئەم هەیسەمە بەڕاستی بتوانێ دەنگ بهێنێ سبەینێ ئیتر من چەنە هێنێ من نازانم بەڕاستی بتوانێ ئەمە بکە دوور نییە وەکو چۆن مەسعود بازانی لە ئاخر بەیاننامەکە وتی لە دوای هەڵبژاردنەکان قەسی یەکێتی و قەسی پاڤڵ تاڵەبانی بوو بە زمانێکی شڵش بەڕاستی قسەی کرد وتی لە دوای هەڵبژاردنەکان ئێمە هیچ ئیتیفاقەیەک لەگەڵ مافیا و لەگەڵ ئەمانە ناکەین یعنی ها لەگەڵ یەکێتیە نایکە بنەماڵی بارزانی ئایا بەرنامەی چییە ئەوێ لەگەڵ هینا بیکە لەگەڵ هەیسەما بیکە لەگەڵ چاڤیلاندا بیکە بنەماڵی بارزانی ڕەنگە وابێ ڕەنگە وایان دانابێ چونکە ڕێکەوتنە بەڕاستی ئێستا بە نمونە من یەشتا پێ بڵێم مەسەلەن لە هێزی سەربازیە لیستی هەڵوێست دەنگی زیاتری هێناوە لە لیستەکەی لاوری شێخجەنگی دەباکم بە قورئان درۆیە بە قورئانێکیتی بۆی داناوە ئەگەنا منتەقیتیانی بەڕاستی باشە یعنی هەموو ئیتیفاق و ڕێکەوتنە بە چ دەلیلێک هەیە کە سبەینێ ئەم هەیسەمە و ئەم سەرۆکی چاڤیلاندونەوەیە نەڕوە لەگەڵ پارتیا بە یەکەوە حکوومەت دروست نەکەن ئەو کاتە ئێوە چیەکە نەیچێتی زەحمەت نەبێ ئایا ڕێگەتان پێێن دێگەڵ جیاکەنەوە ئەوە چییە لە بژی هەیسەم بۆ بە قوربانی وازانم تۆش لەو فلیمەیە لە گوندی ئەڵمانی لەوێ بووی زەحمەت نەبێ یا ڕەنگە ئەو خانم جوونجوونە خزمی تۆ بێ کە ئەڕوا بۆ ئەوێ ئاگا لێ فلیمەکە بینیوە ڕەنگە خزمی بێ بۆی هەروەڵی بژی هەیسەم خزمشتە نەبێ کە ئەیباتەوە بۆ گوندەکە بۆ شوقەیە خزم تەخاڵە
وا بژیتە بۆی وازام تامتان لێ کردووە پێ قیمەتە باشە. والله کاکە هونەر ڕست ڕێک قسەکەی تۆ شایە بەڕاستی شای پیاوە لەبەرەوەی ئەو فیلمێ کەم ئێوارە بڕاو بۆ دیارە لەگەڵ ئەو قەومەی تۆ لەگە خزمشی توایە لەزەتان لێ بردووە بۆیە ئەو بۆیە ئاوا بەتوندیش قسەکەم بۆی تۆزی حیاتان بچێ بەڕاستی بێ حرمەتینە ئەوەیە. اینجا ئازیزان بە ویژدانم لە سەدا تەنها لە سەدا دە حتا لە سەدا پێنج ئومێدم بەو هەیسەمە هەبوایە بەو بەڕێوەبەری چاڤیلاندا بە هەموو توانەوە پشیوانی مەکرد. باشە بەس بمزانێ بازرگانێکی دەست پیس باشە و ڕابرد و پیس ئایندە چەپەڵ نییە وەڵای پشیوانی مەکرد باشە بەخوا پشیوانی مەکرد. بەڵام من ئێستا هیچ ناڵێم ڕۆژگار قسەکانی من دەرەخات ڕۆژگارێ دادێ خۆ من حەقم نییە من ئەڵێم دەنگی مێنێ بەیانی دەنگی ئەدەنێ نایدەنێکەوە مشکلەی من نییە لە ڕاستیە من سبەی شەو دوو سبەی شەو کە حتەکا بڵێ وەڵا کاکە جەماعەتی چاویلان چل کوسیان بردووە من مێژ میوانم نییە بەخوا با باش بیزان مێژ میوانم نییە باش. بەڵام ڕۆژێ دادێ ئەڵێ ئاش بەخوا ئارامە حمە ڕاستی بەڵام ئێمە خۆمان گەمژە بووین خۆمان گەلحۆ بووین بەڕاستی تێگەیت وڵا ڕاستەکەی هەندێک جارەکەمی سوک بوومە ژنی خەڵک کچی خەڵک بردەوە بۆ شەقەکان و بڵێم لەنگەی جووتکەوە قسانم بکردای لێ وڵا تۆ ڕاستەکەی بەقورئان قسەکە زۆر ڕاستە وەڵاهی من نەمبینیوە ئینسان بێ ئەخلاق بێ بە سەرۆک و سەرکردە بەڕاستی با قورئان نەمبینیوە کاک باخوا نەمبینیوە ئینسان کاکەژیان وەڵی سەردەمانێ بوو لە کۆمەلگای ئێمەیە بە قورئان لە عایلەیەکە کاکە ئافرەتێ شتێکی ببووە لەو گەڕەکە هەر دەریانە کرد ئێستا کابرا 2000 فلیمە ڕووتی بڵاوە تۆ هەر بڵێن وەڵا ئەربشی دەستی خۆش بێت کاکە گیان فون پیا کردووە چی دێ بەساقە کۆرە جا ئەوە هەمووی شەڕی دەرونیە بۆ بەیانیە بە قوربانە بم ئەو شتانە نەبا خامن نەبێ خامن نەبێ نی طبعا باشە بەساقە باشە بە قوربان باشە چاکەم ئەو شتانە عەزیزان کە بڵاو برادەرە باسی ئەوەیە ئەو شتانەی کە بڵاوە بێتەوە ئێستا لەسەر مەسەلەی دەنگێنان و ئەوە ڕۆیشت و ئەوە هاتەوە تەسلیم بووە هەموو شەڕی دەرونیە بۆ بەیانی بەڕاستی ئەیانێ ئەم قسانە وا لە خەڵکە بڵێ عەسا ئێمە زۆر سەرکەوتون بەیانی دەنگمان بدەنێ بەڵام خەڵکی وزە بەیانی بێ عاقڵ بێ ئەبێ خۆی بزانین دەنگ بەشێدا بەڕاستی ئەو مشکلەی خۆتان عەزیزان قسەکەی خۆم کەمەوە ڕۆژگار ئەو قسانەی کە من ئەیکەم دەری ئەخاکە من ئەڵێم چی باشە عزیزان من لە دوای ڕاپەڕینەوە واتە لە سەدەمی بەرەی کوردستانیەوە فایق ڕەش مدیری ئاسایش بووە باش نییە بەرەی کوردستانی دەسەڵاتدار بوون لەو کاتەوە تا ئەم دەقیقەیە شەڕی پارتی وێشێتیەکەم تۆ بڵێ ئەوەندە کاڵفان بم بزانم کە فەیسەڵ دژی پارتی وێشێتیە من بەڵام بێم دژایەتی بکەم بخوا قەچی وا ناکەم بەڕاستی من هەمیشە وتومە ئەوەی دژی یەکێتی و پارتی بێ من دەست خۆشحاڵی لێ یەکەم دەست خەمەوە دەستیەوە بەڕاستی زۆر جا تووشی ڕەخنەیەش بووم لە حەقیقەتە باشە خۆ من کە دیفاع من لە شام سەفا کرد لەبەر دژی یەکێتی پارتی بوو کەوتم دەنگ بن بە نازانم بەرەی گەل و ئەلباتان لەبەر ئەوە بوو وتبات دژی یەکێتی پارتی بێ باشە نەک خۆ بە هیچ مەسلحەتێکم نییە کاکە من لە مۆزوعانە بۆیە ئەگەر بمزانێ ئەم هەیسەمە ئەم چاویلاندا هەر بەڕاستی ئەمە دژاتێکێتی پارتیەکە بەخوا قەسەم پشتیوانی مەکرد بەڵام من ئەزانم کە ئاوا نییە بۆیە من لێرەوە دووسان ئەم شەو داوایەکەم لە هەموو خەڵک پێتان ئەڵێم دەنگی بدەنێ ئەوەشی کە بڕیاریە و دەنگی بداتێ پەشیمان بێتەوە پەشیمانیش نابێتەوە کەیفی خۆیەتی خۆی باجەکەیتە بەڕاستی ئەرە وەڵا خۆی باجەکەیدات لە دوای بیرتانەکەیتەوە ئەزانم هەندێک کەسەیە بە نمونە مەسەلەن خزمێکی کاندیدە خزمەکەی پێویست و دێمە بن بە ئەندام پەرلەمان جا من زۆر لەو فلیمانم بینیوە خۆشەویستان ئەوە کابرایەکە بوو ناوی هین بوو ناوی مەسعود حەیدەر جا مەسعود حەیدەر یەکەم جار کە ئەڕوا بۆ بەخا بۆ ئەندام پەرلەمانی ئەچێتە شوقەیەکەوە ماڵی ئاوێ ئەو شوقەیەشی تەواو منەظەم هەموو شتێکی تێدایە یەکەم ئیشی مەسعود حەیدەر لەو بەخا لەو شوقەیە ئەچێ مەجموعەیەک لە ئەشیای ماڵ لە بەتانی و لە مەنجەڵەوانە ئەیدزێ ئەیا بە خوشکەکەی هەیسەم
باشە بەسروە ئەیا بەخشکی ئەو کاتە ناویان نابوو مەسعود حەیدەر نابوو مەسعودە مەنجەڵ دز يعني منجڵی دزی بوو لە سەردەمانە یعنی یەکەم ئیشی مەسعود حەیدەر کە چووە بەغا دزینی منجەڵ بوو لەو شوقەیەکە گرتبووی خۆشەویستە لە دوایە پارتی کەزانی ئەمە ئەو نەسووکە منجەڵ ئەدزێ وتیان کاکە وەرە بۆ لای ئێمە ئەو بردیان بۆ لای خۆیان و خۆی فرۆشت باشە دەنگ بە هەر کەسی ئەدەن بیدەن بەس بە هەیسەمی مێ تەواو کوت و کرمانجی پێویست بۆ ناکەم من ناوی هیچ کەسێک برم ناوی هیچ قوارەیەک برم دەنگ بە حەد لایەنە ئێن مشکلی خۆتانە من حەقم نییە بەسەرتانەوە بەس بە هەیسەمی مێن هەیسەم خەتەرە لە پارتی خەتەرە لە یەکێتی خەتەرە لە داروبەر خەتەرە ئەو هەیسەمە بۆ شارەزایتە نەتیجەکەی بینەوە ڕۆژێ دایە پێم بڵێ بە ئالا مەحمەد و ئاقلی باوکە ڕۆ ئالا مەحمەد تۆ زیرەکی ئەو تۆ چۆن خێرا ئاوا ئەو زانی دوو چوار ساڵ چۆن زانی کە ئەم هەیسەمە ئاوایە ئەو کاتە پێتان لێم بکە چۆن باشە بۆیە من کە بە نەوشان سەفا متمانە بکرد لەبەر ئەو دژایەتیە بوو جارێکی تر ناتوان هەروە بە ئاسانی خۆم بەمە دەست ئەم لەو ئەو لەو ئەوانە و متمانە بە خەڵک تەواو کابرایەکی پیشان ناوە میێوارەی عەزیزان ئەڵێ 10 دەفتەر و 27 وەرەقەم لەلایەتی لای هەیسەم ئەڵێ ئیشم بۆ کردووە ئیش باشە ئیشی کە پارەکەی نایەتەوە باشە ئەوی زیاتر لە 120 جا تەلەفۆنم بۆ کردووە جواب نایەتەوە کاکە تۆ من لە بازاڕەکانە پارەی خەڵک بخۆم و دەستی ئەم ببڕم و دەستی ئەو ببڕم بەتەما ببم بەشت چی بۆ ئێوە بکەم وەڵا گۆش و ئێسقان ئەخورێ بەباش بیزانم ئەیتر بەیانی لە سەعات چەندەوەیە نازا هەڵبژانەکە دەست پێەکە ئەمە ئاخر قسە و ئاخر پەیامی من بوو کە پێم وتم بۆتان دووبارەی ناکەمەوە بەڕاستی لێرەشەوە بە هەموو لایەکتان دەڵێم چی شت ئەی بیستن هەر هەمووی درۆیە هیچ هەمووی ناڕاستە چی یەکێتی چ پارتی چ ئەملا چ ئەولا بڵێ وەڵا فڵان کەس هاتۆ بۆ لای ئێمە و ئەوە خۆی فرۆش بە ئێمە و ئەوە نازانم ئەمەی کردو ئەوە ڕۆشتەوەە هەر هەمووی بۆ چیە هەمووی بۆ ئەوەیە فوکەنە خۆیان بۆی خەڵک باین دەنگیان بداتێ بەڵام تۆ بە عەقڵی خۆکە بە عەقڵی خۆت بە عەقڵی خۆ بکە کەس بێنێ چی یەکەیت وەڵا من باسی ئەو برادەرە ناکەم کاکەم نییە بەسەریەوە ئەوکەی مشکلی منە کاکە هەندێک کەسەیە بە خەڵەی لایک و کۆمنت ڕۆشتون کاکە ژیان بەخەوە تۆ نابێ لایک و کۆمنت بکەی بە مۆمباسەیە بچی بخۆکانتکەی بۆ ئەندام پەرلەمانی کاکە خەڵک لە تیکتۆکانە ڕای بوێرە کاتە کوژێ خۆ ناچێت دەنگی خۆی بدا بە فڵان ئەفسەر ئەم بابەتانە بە قوربانتان بە ئەوە جیاوازە کاکە وەڵی ئەوەی دکتۆر ناویشێت خوا ناوەکەی پێ بڵێ دکتۆر چێ فاروق ناویشێت ئەو کابرایە وڵی نازانم ناوەکەی چێ بە قوربانەکە ژەر خواردن کراوە کازم پێم وایە کازمینەوە نییە دکتۆر کازم پێم وایە هەیسەم سەرۆکی چاڤیلەندە بە قوربانە بن چۆن ناوەکەی نازانی کاتی خۆی ناوی هەیسەم بووە بە ساقە خۆ ناوی ئەسڵی شەتەم دکتۆر کازم من 2 جار بەوردی گوێم لێگرت بەڕاستی ئەوە ئیشی من نییە کە ئەو مۆزوع هینکەم ئەوە بکەم بەڵام لە 100% لە ڕێکەوتنی ئەمانە لەگەڵ پارتیا من دڵنیام بەڕاستی لەوە دڵنیە کە ئەواکە بەس ئەو یەکێتیە ئیشەکانی سەقەتە نازانێت چۆن ئیشکا بەڕاستی نازانێت چۆن سیاست کات باش نییە هەر بێشێکۆی گرێ ئەڵەی ملی ناتوانێ ئاوای لێ بکە هەر ڕێک هەر بێشێکۆی گرێ ئەوە نابێ بەڕاستی کازم بڵێ کازم هیچ بەڵگەکانی بڵاو کردوتەوە بەڵام من ناتوانم وجدانیت من ناتوانم بەڕاستی هینکەم هەر لە خۆمەوە قسە بکەم لەبەرەوەی کە من دژی هەیسەم و ئەوانە ناکرێ هەر لە خۆمەوە تاکید کەم بڵێم وەڵا تەواوە لە ساسە و ئەم بابەتانە ئەوە ئەبێ لیژنەیەک دابنیشێ لیژنەیەکی یاسایی لەسەر ئەو مۆزوعە یەکلایی بکاتەوە بیسەلمێنێ دکتۆرەکانی بەڵگەکانی و ڤیدۆکە هەموو شتێک بسەلمێنێ ئەو کاتە ئەتوانێت ئینسان ئەوە بکە چکە تۆڵی مەسەلا من ئەڵێم ژەهرایی بووم بەڵام ژەهراوی جاری وایە من خواردنێکی پیسە خۆم پێڵەن ژەهراوی هەرەوە بۆیە لەبەرەوە من نەئەڵێم وایە نەئەڵێم وانێ بەڕاستی دکتۆر کازم بەڵام لەو بەشەی دڵنیام کە ئیتیفاقیە لە بینی هەیسەم و لە بینی بنەماڵی بازانیە هەیە بەڕاستی ئەو حەقیقەت لەبەرەوە کاکە ئەو نەمەڵێت بژی ئەوە هەمووی خۆیەتی ها ئەو خۆی ئێستا لە ژوورەکایە بە 5-6 ناو باش نییە بخۆی بەخۆرە بژی وەکو وایە من 5 لاپەڕە بکەمەوە بێمە خەتەکە بەخۆم بڵم بژی کاگەرم بژی ئارا مەحمەد بژی ئارا مەحمەد سەرۆکە ئەڵەم بابەتانە ئەوە کۆنەوەی ئەو یاریانە بەڕاستی ئەوە هەر زۆر کۆنە ئازیزان بەڕاستی ئەو کۆتایی پێدۆ ئەو یاریانە کاکەیسە
ألا والله براسيكي كاكيسم جماعتكيتي أجر ملتي إيما بتماي أو بي كاكيسم أمانة كومرجان بوب جورن أبي بو خوان بخوا أبي سير خونو زرنا لي بدن هو باش بيزان هو بيني بيشاي خوتا ألا والله تو من نعمل لو جات قصبكم تنهاي باسم آخر بيام بدم بأيوة هو بلاد يبيسي قصب كات أتسم ناي بري نابي أو بلاد ناي هي سمبري نابي براسي شاشكم أوي لقى تلفون بو كردو أو ما كرت قسم قال هاكرت أنا والله بس ناكرت بعملناه عزيزان شي مانجي لمو برنابو هرواية همش تكاتي خوي قصي قور خاما سيرام قصا قور ومعنى لمو بيش نبو هاش نبو كاتي خوي على قلي كاكي جان إنساني أقل از إسامن يك دنيا ملف مللايا أما ملفاني إساهي إستاني بلاي كمو كاتك بيويز مو بلاي كمو خو باخو قابلش يعني أجر مانجي بلي إسا أمانا بلاو بواتو جنابو شي تكر هيك ناكر كات لقل شوين لا إنسان عاقل كان كسريان مشكيتها فكريتها شتيتها رولي هي براسي أبيتو هم كاتك لبتشاو بقري وهم شونكش لبتشاو بقري أجر أمانك أي دورني هندشته كاتينية إيش كاتيتي براسي طب آواه كسوق سقورنا كاكو ولا خلكي لاجق دانش باش كاك بو ماني بليش بلاو تنك دوا إيش وقتيتي إيش من دانشتم بيه وقتي نية دامنا بكاتي كتير باشا كاكا نا بايكوت خلابه براسي من داوال لهم خلشي كل سنه كان بروا دنگ بدا براسي من ازاني بوش حسكم هم دنگ بدا باخوا حسكم لسان نو بينجي خلشي كل سنه بهاني بروا دنگ بدا ازان بو يدركه بزان آية زور بي خلشي كورد دنگاتو بيجي بارتي باشني شو كاسيون مخوادو اگه زور بي زوري خلق دنگ باتو بيجي بارتي باشني او على محمد ساستكي غورت خو ايزاني تشيكم رقب شبو قول خانه ولا كاكا حما بالمون شو بلاك كاكا حما حاج معهم بوخم بو سولينا خيجي الراوق على باشكو انا بابا تانيب ارى والله كاكش ارى والله ويا كاكش كل او بنا مالي بازاني اخوان زان شيكن بقربان تلم كاكا خول خو نيه دفري سليماني كاكا امي شتيا بس خليكي مشكله كاني ناو خويتي باشا هر خليكي مشكله ناو خويتي يكيتي اگر الدنيا نيه سي سليماني كتشي بسلاتو كاكا تشي بسلاتو هادشي حزب وجروب دروسه به هل به كابرا خلشي هوليله كشيله سبري حزب دروسه كات خو ما بيوتي كاكا ها ادهم بازاني لبادينا الراوي انه يبو السماني الله ولا من حزب الله زينو كمو غنو لا يسوسي له بالقران اي كاكا تو خلشي هوليلي اي هاول اي بو نشاركي خو حزب دروس لاكي دجي بارتي من مالي بازاني بو الا يبو السماني لابراهيم باشا كي من ويا لسولكوي حزب دروسه كي دجي بارتي من مالي بازاني شتي ها ايوه بو كاك بو ناكي باشا هادشي حزب يبو السماني هادشي ولا الراق انا ماسكايتي انت هادشي نازان شي همو يبو سيماني اسلامي كان عاتي او بعدنا نهو ديالي يك كسيتي يفزوكا هموي ملا هلو ملا نازان لطيف وملاكي ملاكي همو يبو سيماني بخو لي بياسي كان باشا همو يبو اي يو شي كاك يدبرون بو هوليان يجبرون تجيب لنا مالي بازاني بالله هوليان ولا كاكا سليماني بوطن لك دواشي شي لسيماني باي هوا باشا شيخي نقش بنديه هلا سيماني شيخ نهرويه هلا سيماني باشا كاكا هم يهلي بيه هادشي شيخ ومشايخه هرمي للسيماني خوش يست بقرع بغيلي شي بهيسم كاكا ولا بغيلي بيناكم كاكا عيب شوري بغيلي بشي برم كاكا جان با مخون ببياوز انا برا خو من لوسكلو مسكلانيم تا بغيلي با انا برم عيب شوري كاكا اوكي قسيتو كاكا عيب وراس والله تشاو مانا كاك هيسم يلا ان شاء الله سبيشو دو سبيشو بزاين واسع كبروا كي ودا شي كي دن تيري كي دن ناتيري او تاكيد بينو خوش ويسالي ارى محمد ارى والله اولا هم خوش بو ما بشادني بيش ما قوشتا ايتل له دركو كاكا لا شهر باجره حزان فدنيا بكابلاكي مسيحي لا شهر باجر اي هوا باشا بشرف اوي دنيا هالنازل عيساكي هالنازل عيساكي بقرا هلا خو دنيا طبعا شتي بيوت الدنيا بلو خزبي خومان واي خوش ويسالي
ئیتر هەتا سبەی شەو کاتی هەڵبژاردنەکان من تااقەتی هینم نییە تااقەتی ئەو شتانم نییە عەزیزان ئەو شتانە بۆ من مەنێرن ئەمەڵێ ئەو 20 دەنگی هێنا و ئەرەوەڵا ئەوە 100 دەنگی هێنا و ئەرەوەڵا ئەویان مەکتەبی نازانم چی ئەو من تااقەتی ئەو حکایەتانم نییە من گوێ لە یەکشت ناگرم یەکشت سیر ناکەم یەکشت ناخوێنمەوە هەتا ئەو کاتەی ئاخر کۆتایی کۆمیسیۆن ئەڵێ فڵان ئەوە دەنگی هێنا ئەوە هێنا ئەو نهێنا هەتا ئەو کاتە من گوێ لە یەکشت ناگرم بەڕاستی تەواو لا كاكا حماية وايد يا كم شو نقول أنا بقرآن كاكا للسيماني ما الله عابله لله شركات يشركا والسيماني هم ينبؤ إيه بقرآن لو شارع وايد يأتوا بداخل وراستي شيل يمكن كاكا دي عسيسان وخوش بيساني أرام أحمد هاي بيسمع شو لخدمتنا أول جماعتي هيسم أول نون أرام أحمد بينوتون بياني دني ندني دن بشيء أي بيه مشيري مني بس دن مدى بهيسم طو بيه بهيسم وكواي الريك دانكي خوتي ببنمالي بازاني ياك زر جوازيني دبر خواتان لقل بيتو شو قاتان خوش بقزاكي ايوه عزيزاني أرام أحمد بخير